سڵاوتان لەبێت ئەم کاتتان باش لە بازاری ئاڵوگۆڕی دراوم لە شاری سلێمانی هەڵبەت دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە ماوەی 2 ڕۆژە بە شێوەیەکی بەرچاو بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عراقی دابەزینێکی بەرچاوی بەخۆی بینیەوە هەڵبەت لەگەڵ هەر دابەزین و بەرزبوونەوەیەکی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عراقی یاخود دراوەکانی تری بیانی کۆمەڵە کۆکار و فاکتەری لە پشتەوەیە من بەر لەوەی باز لەو هۆکارانە بکەم ئاماژە بۆ دەکەم کە ئەلینا ڕۆمانۆسکی باڵیۆزی ئەمریکا لە عراق لە پەیامێکیدا ئاماژە بۆ دەکات کە ڕازیبوونی عراق بە مامەڵی ئەلکترۆنی وەک سیستمێکی نوێی ئابووری وڵات هەواڵێکی دڵخۆشکەرە و هەروەها گەشەی ئابووری لە وڵاتدا زیاد دەکات بەشێک لە شارەزایانی ئابووری پەیوەست بە پەیامەکەی باڵیۆزی ئەمریکا لە عراق ئاماژە بۆ دەکەن کە ئەم پەیامی باڵیۆزی ئەمریکا لە عراق وەک پاڵپشتێکی دارایی بۆ ئابووری وڵات لێکی دەدەنەوە هەروەها پێیان وایە کە دابەزینی بەرچاوی دابەزینی زیاتری بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عراقی لێ دەکەوێتەوە گفتوگۆ هەموو بابەتان و زیاتر لەگەڵ جەبار گۆران و تەبێژی بازاری دراوەکەی شاری سلێمانی دەکەم کاک جەبار سڵاو دەبێم کاتت باش هەڵبەت کەمێک لەمە بەرباسی پەیامەکەی باڵیۆزی ئەمریکان بۆ کردن دابەزینی بەهای دۆلاری ئەمریکی بەرامبەر بە دیناری عراقی بۆچی دەگەڕێتەوە و پەیامی باڵیۆزی ئەمریکا هۆکار و فاکتەرە بۆی کە ئەم دوو ڕۆژە ئەم دابەزینی بەرچاو ڕوودا بەڵێ خۆی ئەم پەیامی ئەلینا ڕۆمانسکی باڵیۆزی ئەمریکا لە عێراق پەیامێکی دڵخۆشکەرەیە واتە ئەو ڕێکار و ڕێنمانی کە وەختخۆی بانکی مرکزی بە پاڵپشتی و سەپۆرتی وەزارەتی گەنجینەی ئەمریکا و فیدرال ڕزەرڤی ئەمریکا ئەوە تا کاردانەوە و دەرهەویشتەکانیمان لە ئەرزی واقع بینی خۆتان ئاگادارن ئێمە لە بەشێکی زۆر لە دەستگاکانی ئەعلام و بۆم دەستگای بەڕێزشان باسمان لەوە کردبوو کە تارجێتی دۆلار بەرامبەر دیناری عێراقی ڕوو لە دابەزینە چونکە هۆکارەکەی ئەو پەیڕەوە نوێیە کە لە سیاسەتی دارایی و نەختینەی عێراق گیراوەتە بەر وابەستنەوەی بانکەکان بە کۆمەڵەی پەیوەندی داراییە بانکە جیهانیەکانەوە کە پێوترە سیۆفد ئەمێ وای کردووە کە ئەتوانین بڵین سیستەمی دارایی و سیستەمی ئابووری عێراق بەسراوەتەوە بە تۆڕە سیستەمە داراییە جیهانیەکانەوە کە ئەمە دوجار کاریگەریکی زۆر ئیجابی لەسەر گەشەی ئابووری عێراق دروستەکە بە پێی داتاکەن کە ئێستا ئابووری عێراق بۆی ئەم پەیڕەوە نوێ لە سیاسەتی دارایی و نەختینەی گرتوێتە بەر گەشەی ئابووری لە سەدا 2 هینۆک بڵێ لە سا 2 گەشەی کردووە کە بەڕاستی ئەمەش ئاماژەیەکی دڵخۆشکەرەیە بە حەقەت ئەمەش وا ئاکات کە بانکەکانی عێراق و کۆنتاکت و ترانزاکشنی ڕاستەوخۆ لە چوارچێوەی بازرگانی نێودەوڵەتیە لەگەڵ هەموو وڵاتانە دروستکەن پێشتر لە 3 ساڵی ڕابردوویان با بڵێن لە 2 ساڵی ڕابردووە لەسەر ئاسی عێراق هیچ بانکێک نەبوو بتوانێت حواڵەی خارجی بەنجام بگەن یان پەیوەندیەکی بازرگانی لە نێوان بانکێکی ترە وەکو وەسەی دروستکە بەڵام ئەوە ئێستا نزیکەی 6 مانگ لەسەر ئاسی عێراق بەسراوەتەوە بە بڵێن تۆڕی پەیوەندی دارایی بانکە جیهانەکانەوە دەکە پێوترە سیۆفت بەسراونەتەوە بەو تۆڕەوە بەڕاستی کە ئەمە زۆر گرنگە ئەمە دوجار هێواش کاریگەریەکی ئیجابی لەسەر بڵێن گەشەی ئابووری و چالاکی ئابووری عێراق دروست دەکات. هەنگاوەکانی بانکی مرکزی کاک جەبار وەک دەزانین لە کاتی بەرزبوونەوەی بەهای دۆلاریش بەرامبەر بە دیناری عراقی بەردەوام بانکی مرکزی خستنە ڕووەکانی و هەنگاوەکانی بە ئاراستەیەک بوون بەرپرسانی بانکەکە باسییان لەوە دەکرد کە بۆ دابەزاندنەوە کۆنتڕۆڵکردن و جێگیرکردنی بەهای دینارە بەرامبەر بە دۆلاری ئەمریکی هەنگاوەکانی بانکی مرکزی ئێستا بە چ ئاراسێک دەڕوا پێشبینی دەکەن کە ئەو نرخەی کە لە بانکی مرکزیەوە دیاری کراوە لە بازارەکانی ئاڵگۆڕی دراویش بە هەمان شێوە مامەڵی پێوە بکرێت و گاتە و نرخی بانکی ئێمە خۆ پێشتریش باسمانەوە کردبوو هەنگاو ڕێکارەکانی بانکی مرکزی پێویستی بەکات و زەمەنە هێواش دەرهەویشتەکانی لەسەر بازار و بەهای دیناری عێراقی دەرەکەوێت باشە هەر لە ناوەڕاستی ساڵی ڕابردووە تا ئێستا کۆمەڵی ئیجراعات زیاتر لە 30 ئیجراعات و ڕێنمایی گرتە بەر ئەوە ئێستا ئێمە کاریگەرەکانی بینین بۆ نمونە بە دینارکردنی بازارەکانی عێراق ئەوە تا ئەتوانین بڵین لە سەدانەوەتی کۆی بازارەکانی عێراق بە دینار کراون هەرچەند هەرێم هێشتا ماوێتی و دوای ئەوە حواڵەی خارجی کە پێشتر بازرگانەکان قورساییەکی زۆریان هەبوو لەسەر بازاری ئازاد و بازاری متەداول نانەتوانین لە ڕێگای بانکەوە حواڵەی خارجی بەنجام بگێنن بۆ هیسراداتی خارجی باشە بەڵام ئێستا ئەتوانین بڵین لە 185 کۆی بازرگانەکان لە ڕێگای بانکەوە ئەتوانن دۆکۆمنت تەقدیم بکەن و حواڵەی خارجی بەدەست بێنن بە سێری سەرف ئەنی ئەمانەیە کاریگەریکی زۆر باشی دروستکەوە تا ئێمە بە چاوی حاڵدا لەناو بازارەکانە ئەیبینین کە جیاوازی نێوان سعری سەرف لەگە سعری متەداولی بازارە ئێستا تقریبا 10,000 کە پێشتر زیاتر لە 20,000 دینار بوو بۆیە ئەمانە هێواش کاریگەرەکانی دەرەکەوێت بەڵام ئەوەی کە ئێستا بانگەشی بۆ کرێ قسە لەسەرەوە کرێت کە دۆلار ڕەنگە ببێ بە 130,000 132,000 و ئەمانە لە بازاری متەداولا من پێم وایە لە ئێستا تۆزێ قورسە ناتوانین بڕیاری ئەوە بین کە دۆلار دابەزێ بۆ ئەو نرخە چونکە ئەبێ کلێنێک
لە نێوان سعری سەرف و سعری متەداولی بازارەکانە بمێنێ بۆ ئامانجەکەی بانکی مرکزی و بانکە بازرگانەکانی عێراقەوەیە کە زۆرترین بازرگان ڕاپێشنە ناو سیستەمی دیجیتالی و پرۆسی سیستەمی بانقیەوە بۆ ئەوەی کە کۆی مامەڵەکان هەر هەمووی بە دیجیتالی بکرێت. ئەگەر ئەم نرخە بەتەواتی لێک نزیک بێتەوە هاوتەری بێتەوە وەکو باسەکرێ بۆ 133 و 32 ئەوانە ڕەنگە بەشێک لە پرۆسی حواڵەی خارجی پاشەکشە بکات، چونکە تەبیعەتی بازرگان وایە من هەر ئەمڕۆ بۆ چەند دەستگایەکی تری ڕاگەاندماسمەوە کرد ئەگەر بازرگان دۆلاری بە نزیکی سعری سەرف دەستکەوێت لە بازاری متەداولە بێگومە ناچێت لە بانکەوە حواڵە بکات یێتۆ ناو بازارەکان بۆ لەبەری کە چێتە بانک ئەبێ دۆکۆمنت تقدیم کات ئەو دۆکۆمنتی کە تقدیمێ کات کۆی دیتێڵی هەموو کاڵە و شمەکەکەی تایە ڕوبحەکەی دیارە جا ناوێتێتە ناو مؤسسەی مالی عێراقەوە ئەبێ ساڵانە تاکس و زەریبەی زۆر بە ڕسمی گۆمەرکی بات بەخۆی خۆیانی تەبیعەتی بازرگان وایە خۆی تۆزە لەم شتانە بە دوورەگرێت ئەگەر سعرەکە نزیک بێتەوە لە سعری سەرف یە لە بازار دۆلارەکە ژەکرەکە 1000 نا 2000 ناری زیاتر بێت لە بازاڕایی کرێت و لە بازاریش ئازادی شەکەڵ کەسیش پێی نازانێت ئەم خۆی تەبیعەتی بازرگان وایە لە هەموو دنیای بەڕاستی لەبەرەوە ئەبێ ئەم کەلێنە هەبێت ئەم کەلێنە هەبێت بۆ لەبەری بازرگان هەمیشە بە ناچاری ڕوو لە بانک کات ڕوو لەو سیستەمە دیجیتاڵی بکات بۆیە من پێم وایە ئەم نرخە ئەبێ جیاوازیەکە هەبێ من پێم وایە کە ئەگەرێکی کراوەیە و ئاساییش ئەگەر دۆلار بێتە 140 باشە نزیکی 140 بێتەوە باشە بەڵام بۆ نزیکی سعری سەرف من لە ئێستا تۆزێ بە قورسێسانم ڕاستی پێوەست بە دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی پێوەست بە تمەنەوە مثال لە چ ئاستێکدایە مردنی سەر و کۆماری ئێران کاریگەری لەسەر بەهای تمەن بەرامبەر بە دۆلاری ئەمریکی دروست کردووە؟ بەڵێ تمەن تقریبا نزیکە هەفتەیەکە بەهاکەی جێگیرە بە کەلێنێکی کەم بەگاپێکی کەم بەردونزمەکەم دەخێلەکە بەڕێستە نەخساکەین بە 56 مامەڵەی پێوەگرێ بۆ حواڵە ئەوی تریش هەرچەند نسا سعرەکەی لەبەر دەستانی بەڵام تقریبا وازم لە 50000 واتە 100 دلار لە بەرامبەر 5 ملیۆن و 700 تا 750000 مامەڵی پێوەگرێن نزیکە هەفتەیەکە تقریبا بەهای تمەن جێگیرە و مدنی سەرکۆماری ئێران تەسیراتی گەوتوینە بم هەر پێشتریش ئاماژەم بەوەدا بوو لە دەستگاکان ئەلام وتم هیچ کاریگەریەکی نابێت چکە بەڕاستی کۆمەڵی پەیڕێ و نوێژەویش لە سیاسەتی دارایی ئێرانە گیراوەتە بار یەکێک لەوانە بە هەنی هەموو ترانزاکشنانی و دەوڵەتەکان لەسلانی لە چوارچۆی بازرگانی نێودەوڵەتیە ئەو وڵاتانی چواردەوریانە بە تایبەتی عێراق بێ بڵین تەبادولی بازرگانیە بە تمەنی ئێرانی بێ ئێمەش بە زۆر لە جۆرەکان هەنی خواز دەستە تمەنی ئێرانی زیاکاتووە بە هاکەشی بەرزەکاتەوە بینیمان لەو کاتانەیە کە ئێران هێرشی کردە سەر ئیسرائیل تمەنی ئێرانی تا 7000 تۆمار کرد واتە 100 دلار تا 7 ملیۆنیشی تۆمار کرد بەڵام دوای ئەوەی کە ئیستقراریەتی ناوچەکە تا ئاستێک باشتر بواتە دۆخەکە تەسعیدی زیاتری بەخۆنەبینی هێواش واش بەهای تمەن لە بەرامبەر دۆلارە بەرزبوونەوەی تۆمار کرد و ئێساش ئێران کۆمەڵێ پەیڕەوینە کۆمەڵێ سیاسەتی تر ینی گیراوەتە بەر لەوانە سیاسەتی دارایی خۆیان سیاسەتی نەختینەی خۆیان لە وەهینە وەزارەتەکان و بانکە بازرگانەکان و بانکی بازرگانی و بانکی مرکزی ئێران ئەمانە خۆی بە خۆی هەرەمەی کاریگەری هەبوو ئەمە شەوای کورەکە تقریبا ئەوە نزیکەی هەفتەیەکە بەهای تمە لە بەرامبەر دۆلارە جێگیربوونەی بەخۆی بینەوە.